بەشێک لە ڕێکارەکان کە کۆمیسیۆن دەگرێتە ئەمڕۆ لە شاری هەولێر کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق سیمینارێکی ڕۆشنبیری بۆ کاندید و بربژێری لایەنە سیاسیەکان بەڕێوە بردو. داوای لە کاندیدی لایەنەکان کرد خەڵکی هەان بدەن بستنە سەر سندوقی دەنگدان. سەبارەت بە چۆنیەتی پێشکەشکردنی سکاڵا سەما لەسەر بابەتە کردووە، سەبارەت بە چۆنیەتی دابشکردنی دەنگەکان و دابشکردنی کورسیەکان، سەبارەت بە ڕۆژی دەنگدان و ئەو ڕێکارانەی کە دەکرێتن لە ڕۆژی دەنگدان و هەروەها سەبارەت بە حملەی هەڵبژاردن کە سیستەمێکی تایبەتمان هەیە، سەبارەت بە بانگەشەی هەڵبژاردن بە تەنسیق لەگەڵ وەزارەتی شارەوانی و لەگەڵ پارێزگا کۆمەڵێک ڕێنمایی دەرچووە. ئەو بابەتانەمان بۆشی کردنەوە بۆ ئەوەی دڵنیایی بدەین کە ڕێکارەکانی کۆمیسیۆن ڕێکارێکی ڕاست و دروستن، بێتە مومژیە و لە نزیکەوە هەر پرسیارێکیان کە هەبێتن تا ئێستا لەلایەن گەڵاڵە بوو بێتن ئێمە وەڵامیان دەدەینەوە. نوێنەری کۆمەڵی دادگەری کە بەشدار بوو لە سیمینارەکە دەڵێت هەمووان لەسەر ئەوە کۆک بوون هەڵبژاردنێکی پاک بەڕێوە بچێت و بە ئازادانە بانگەشەی هەڵبژاردن بکەن. هەموو لەسەرەوە کۆکین کە هەڵبژاردنێکی پاک و بێگەرت بەڕێوە بچێت و سەرجەم قەوارەکان سەرجەم کاندیدەکان بتوان بە ئازادانە بانگەشەی خۆیان بکەن. ئەم هەڵبژاردنە زۆر جیاوازە و ئەم هەڵبژاردنە ئەتوانێت چوارچێوەی سیاسەتی حکوومەتی هەرێم بگۆڕێ و ئەتوانێ لە پەرلەمانە گۆڕانکاری دروست بکات. باسی وەشمان کرد کە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان تەنانەت وەزارەتەکان بەکار ئەهێنێت بۆ بەرژەوەندی خۆی و بۆ ترساندنی خەڵک. نمونەشمان لایە هیوادارین ئەو هەڵبژاردنە بە شێوازێک بێت زۆرینەی جەماوەری کوردستان بەشداری لەو هەڵبژاردنە بکات. یەکێ لە کاندیدەکان گلەیی لە زۆری ڕێنمایەکان هەیە کە بۆ بربژێر و لایەنە سیاسیەکان دانراوە. بەداخەوە ئەوەی کە من دەیبینم لێرە کۆمیسیۆن ڕێنمایەکانی پارێزگاری هەولێر و شارەوانی هەولێر و بەڕاستی هێزە ئەمنیەکانی هەولێر جێبەجێ دەکات. بەداخەوە یعنی ئەوەی کە لەو سێزدە خاڵەی باز دەکرێت لێرە کە باز لە چۆنێتی بانگەشەی هەڵبژاردن دەکرێت، ئەوەیە کە هەر لێرە نابێ لێرە نابێ لێرە نابێ ئەی لەکوێ دەبێت کەواتە مەگەر بەر لە بەردەرگای ماڵی خۆمان بانگەشە بکەین. هەموو ڕێگایەکیان گرتووە، هەموو شوێنێکیان گرتووە کە نابێت لەو شوێنە و لەو شوێنە و لەو شوێنە بکرێ. پێم وایە بەڕاستی ئەمە ترسە لە هەڵبژاردن بەداخەوە. لە هەرێمی کوردستان 2,899,000 کەس مافی دەنگدانیان هەیە و چاودێران دەڵێن ئەگەر ئەم جارە خەڵکی ناڕازی بچێتە سەر سندوقی دەنگدان گۆڕانکاری گەورە ڕوودەدات و ئەوەش بۆتە ترسێکی گەورە بۆ دەسەڵاتداران. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.